خۆشەویستانی جا ئێستا من لە بازاڕی بەردەڕەشەم هەرچەندە ئێستا بەیانیە و زۆر دوکان نەکرایتەوە بەڵام دەمێنێت خەڵک بدوێنم بزانم خەڵکی بەردەڕەش بە چی خەریکە چ دەکەن لەگەڵمەر باشی کاکە ئەحواڵت کووە؟ وەڵڵای دەجێش زۆر خراپ ڕاوەستای بەس دەیەکە زۆر باش و خۆش و ها تەندروستیت باشە؟ هەمووشت باشە؟ گەلێک مەمنون خەرچی بەردەڕەشی وەنیا؟ الحمدلله لە دەوروبەری بەردەڕەشیمە لە دەوروبەری بەڵام هەر لە نێزێکم فەرقی نییە دەمێ بزانم خەڵکی بەردەڕەش خەریکی چییە؟ بەگشتی خەڵکەکەی بە چیەوە خەریکە؟ واللهی قەزای بەردەڕەش دەوڵەمەندە بە زۆر شت یەکەم شت جۆتیاری جوتیار زۆر یعنی چ بەرهەم دێنە؟ وەکو پەتاتا وەکو گەنم وەکو برنجی کوردی ئەم ناوکوڕە زۆر بەناوەیە ئەی کونجی؟ کونجیش زۆر بەس عنی کونجی بە نسبەی کەم بەڵام وەکوتم پەتاتا گەنم ئەم شتانی برنجی کوردی ئەم مەنتەقەیە مەشهورە زۆر ئاژەڵیش چ ئاژەڵێک وەکو حیوان وەکو ڕەبیتە وەکو جۆنەگا وەکو ئەم شتانی قوربانی زۆر ڕابیتە چیە؟ ڕەبت یعنی وەکو شتی قوربانی حیوانی قوربانی جۆنەگای قوربانی ئەم شتانە بەڵێ یعنی ئەم شتانە یعنی ئاژەڵداری و زۆر یعنی خەڵک زۆر خەریکە ئەم شتە الحەمدولله سوپاس بۆ خەم دەبەرە باشە الحەمدولله زۆر باشە واتە خاکەکەی بەپیتەوە بە کەڵگە و شتانە دێتە تقریبا سنووری قەزای بەردەڕەشێک لەو شوێنانەیە کە تقریبا لەسەر کوردستان یەکەمە بۆ ئەم شتانە وەکو پێوتم یعنی ئاماژان پێکرد لە بیدایەتی زۆر باشە بزانمە دێ و فستخانە هیچ چێندەرە هی خۆمانە هینایتان واللهی ئەمە شتی خۆمانیمان زۆر نینای ڕاستی ئەوەلۆ یعنی گوگل بە ڕۆژی خۆمانیە سیسی خۆمانیە ئیشتر وایە سنووریمە ئەو شتانە نییە بەڵام ئیرانیە تورکیە لە کوردستان فستق بەرهەم نایەتن تێت بەس نەگەشتکە ئەو ڕادەیەکە مەسەڵەن زۆر بەرهەمی ناوە خۆی پڕ بکاتەوە بەڵێ ئێستا هاتیە بەڵام کەمان باشە خۆشە ئی خۆمان فەرقی هەیە لەگەڵ ئیدەرێ یانی دێرە خۆشترە بەخوای کەش و هەوا ینی هەوایە مە لە هەوای دنیای خۆشترە هەوا بەخوای قسەتە تازە ئەو شتم باس کرد گوتم بەرهەمی خۆشمان تام و لەزەتێکی دیکەی هەیە باویمان هەیە باوی ینی نوعمان هەیە ینی تامی نییە یعنی خۆمانی احتیمالە ئەوانە کیلو بە 8,000 و 9,000 خۆمان باسی تەرەزاتی نەکەین باس تەماتەی بکە تەماتەی کوردی چەند بەتامە لە چاو تەماتەکانی دیکە پێشی ئاماژەم پێ کرد کەش و هەوامان بەس هەوامان ئیتر ئاومان شتمان لە هەموو ژیان والله قسەکەت 100% من پێشی فترەکە بەڕاستی سەردانی باشووری عێراقم کرد لای بەسڕا ئەو شوێنانە بەڕاستی تانەشی ئەو شوێنە قەدریم کوردستانە نازانی هەدەڵێن ئاکرێ بە برنجی مەشهورە و بەناوبانگە ئەدی برنجی بەردەڕەشیم وڵا ئێمە وەکوڵێ ئاکری بەردەڕش حەلەقەیە پێکەوە کە دەڵێن ئاکری ئەم بەردەڕش تقریبا سنووری نزیکێکە بە حکمی ئیشی کوشت و کاڵیان بەڵام ئاکرێ سنووری ئەوەندەی زۆر نییە وەکو برنجی کوردیەوەی ینی بیر و شتی وەکو قەزای بەردەڕش نییە ئەتوانم بڵێم برنجی سنووری قەزای بەردەڕەش دەوروبەری ئەتوانم بڵێم 80% یعنی زیاترە لە ئاکری ئاکری 20% بەڵام زیاتر با پرسیارێکی دیکە بکەم مادەم لە 180 برنجی ئاکرێ لە بەردەڕەشی وەنیا لۆ ئەوها مەشهور بوو ئاکرێ بە برنجی لۆ بەردەڕەش ئەوها مەشهور نەبوو بەزانی ئەمە کوردستان ئەمن ئەو ڕۆهاتیم و دەزانیتم بەردەڕەش بە برنجی ئەوەیە بەناوبانگە کوردستان زۆر سێوی زۆرە بەس کە دەڵێن سێوی بەرواریان مەشهورە وەنیا کاتەڵێن هەنجی لە هەنجی ئاکری کاتەڵێن برنج بەسەر برنجی ئاکری کاتەڵێن تەحینی ئاکری هەیە ئامدیات وەنیا ئیتر ئاکری مەشهورە یعنی ئەستا بچێ سلێمانی مەنتەقە بڵێ برنجی بەردەڕەش خەڵک نازانی بەس کە ئەڵێ پێش سیرویس بەردەڕەش برنجی هەیە بەردەڕەش ئەتوانم بڵێم ئێستا سنووری قەزای بەردەڕەش زیاتر لە 200-300 بیر کرایتە 200-300 بیر زیاتر احتیمالە سنووری بەردەڕش کرابێتە برنج زیاتریش یعنی زۆر برنج دەکرێت هەموو ساڵ هەرچەند ساڵ کەمە گرفتە بوو حکومەت وتی لەبێ کەم ئاوی بەڵام سواس بخوا باش لەوانەشە ئاکرێ شوێنێکی گەشتیاریە و زیاتر خەڵک سەردانی دەکات لە بەرەندە ینی ها زیاتر ناوبانگەکەی ڕۆیە و ئاخر وڵا بەردەڕەش سەیران ئەوەی نییە هیچ گەشت و وەزاری هیچ نییە خەڵک سەردانی ناکات شوێنێکمان هەیە گوندی خۆمان کە پێ دەڵێ کانیلان ئێستا خەڵکی زۆر سەردانیەکەتن بەڵام وەکو ئاکرێکی تاکری پایتەختی نەوروز و شتی جوانی لێیە و ئەکتەم شوێنانە ینی بەردەڕەش شوێنێکی ئەوهای لێ نییە خۆی بەردەڕەش هەتا ئێستا شوێنی هەیە بەڵام ئێستا لە بەڕامی حکومەتدایە ینی ئێستا لەکن خۆمان با بەڕامەدانرایە بۆ ئەم شتانەکە بتەرجێکی گەشت و گوزاری هەم بۆ کوردستان و هەم بخوار چونکە ئەمە لە شوێنێکین تقریبا لە مووسڵ 30 کیلومتر دوورین لە ئاکرشەوە ئێمە لە وەسەڵەکەین لە ناوەندینە لە چەقی مۆزوعەکەینە ئێستا حکومەت وە خەریکە پلانێکی جوان هەیە وادانرای عەلازاس شوێنێکی گەشت و گوزاری جوان لە بەردەڕەشی بکات لە گوندی کانیلان بەردەڕەش خۆی نیدی بەڵام گوندی کانیلان کانیلان بەێ
زۆر زۆر باشە بەخۆی بە شێوەیەکی گەشتی کوردستان وەکو باسمان کرد بەخۆی بەهشتە لەسەر دنیا هەر ئاو هەواکەی لە هەموو دنیا خۆش من تا نەڕۆیشتم قەدر کوردستان وزانین بەس کە ڕاستی ڕۆیشتم یعنی ئەو جا دەزانین يعني بونم لبصرة ولا هم السياسيين ايش ما سياسيين لا والله بونمنا يعني بصرة وابزانم هفتا وشش لصق يعني هفتا وفين لصق بودجي العراق دخل لنيتن والله جت منا بصرة خواد زانيتن يعني بداخل خوجنيا بداخل كذا شنو دلت بيويا والله راستا أو جا دبي بداخل من براستي شونك ان شاء الله هو دارين هو دارم بتايبات كردستان ايوه والله او دي بتما زور زور سپاس دەکەم کاتی خۆ من دا زۆر زۆر مەمنون زۆر زۆر سپاس دەکەم دەستەکان